إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهديه الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كلام الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار يشكي أفاريمو والأخوائي قورو مهربان داوای لێ ئەکەم بە ناوەجوانەکانی و بە سیفاتە بەرزەکانی ئەلێم یا ڕەبی خوایە چۆن ئاوا کۆمانت کردووەتەوە بۆ تاعەتی خۆت ئاوا کۆمان بکەیتەوە لە بەهەشتی پان و بەرین کە پێمان بوترێ کولوا واشربوا هەنیئا بما ئەسلفتم في الأيام الخالية خوای گەورە و میهرەبان حەمد و سوپاسی تۆ ئەکەین کەوا ئێمەت گەیاندە ئەم مانگە پیرۆزە ئەم مانگە پڕ لە خێر و بەرەکەتە ظەنی ئێمە وایە کە خوای گەورە و میهرەبان ئەوێت لێمان خۆش بێت بەڵێ براکانم ئێمەی موسڵمان هەموو کەسێ مردنێک لەسەرێتی کاتێ مردن تێ بەسەرمانە و هەموومان لەناو ئەو قەبرەدا وەکو خوای گەورە و میهرەبان لە سوورەتی بەقەرەدا ئەفەرمێت كيف تكفرون بالله وكنتم أمواتا فأحياكم ثم يميتكم ثم يحييكم ثم إليه ترجعون چۆن ئێوە کوفر بەخوایەک ئەکەن کە ئێوە لەوە پێش هیچ نەبووتان خوای گەورە و میهرەبان هەر خۆی بوو کەس لەگەڵی نەبوو لە پاشاندا زندومانی کردەوە خوای گەورە و میهرەبان ئەوە تا ئەژێین ثم يميتكم ئاگاتان لەو ثمانە بێت کە لە بەینی ئایەتەکەیە هەیە لە پاشاندا ئەمان مرێنێت ئەوە تا دنیا چەند ساڵە بەشەری تا ئەژێت لەبەر ثمەیەک ثم يميتكم ئەمجا ئەمان مرێنێ خوای گەورە و میهرەبان خدا ئەزانێت چەندێک لەژێر ئەو ئەرزە ئەبین خوای گەورە و میهرەبان تاقی تەنیا خۆیەتی ثم يحييكم لە پاشاندا زندومان دەکاتەوە خوای گەورە و میهرەبان لە پاشاندا ئەفەرمێت ثم إليه ترجعون خدا ئەزانێ لە ساحەی مەحشەر ئێمە چەندێک ئەمێنینەوە کاتێ نەفخی سوور لێ ئەدرێت بەو شاخەدا هەموومان لەناو ئەو قەبرەدا زندوو ئەبینەوە و بەرەو ساحەی مەحشەر حوفاتەن عوڕاتەن غوڕڵە هەموومان ڕووتین ئینسان بە ڕووتی مەنظەرێکی ناشرینی هەیە أنزل إليكم لباسا يواري إليكم سوآتكم وريشا ولباس التقوى ذلك خير
هەمومان بەڕووتی، هەمومان بە پێی پەتی، هەمومان ئەو کەسەی کە نێرینەیە خەتەنە کراوە ئەو خەتەنەی بۆ تێتەوە. بوهمە نەماڵت لەگەڵا، نەحیمایەت لەگەڵا، نەقەسر و قوسور و سەیارە و مەنسەبت لەگەڵا، بە خودای بەڕووت و قوتی بەرەو ساحەی مەحشەر ڕێ ئەکەوی. بێنە پێشاوی خۆت لەو کاتەدا. مثل وقوفك يوم العرض عريانا مستوحشا قلق الأحشاء حيرانا والنار تلهب من غيظ ومن حنق على العصاة ورب العرش غضبانا. اقرأ كتابك يا عبدي على مهل فهل ترى فيه حرفا غير ما كان. لما قرأت ولم تنكر قراءته إقرار من عرف الأشياء عرفانا. نادى الجليل خذوه يا ملائكتي عصا، نادى الجليل خذوه يا ملائكتي وامضوا بعبد عصى للنار عطشانا. المجرمون غدا في النار يلتهبوا والمؤمنون بدار الخلد سكانا. بێنە پێشاوی خۆت لەو ڕۆژەدا لە ساحەی مەحشەر هەموو عالەم چووەتە یەکا بەڕووت و قوتی. لە ساحەی مەحشەردا خەڵکی لەوێ ئەوێستێ و خۆر نێزگە بێتەوە لێمان. ئەمجا بە گۆرەی تاوانەکان ئێمەی عەبد هەیە عارەقەکەی هەتا وەکو ئەژنۆی تێت، هەیە عارەقی هەتا وەکو ناوشی تێت، هەیە عارەقی هەتا وەکو لای دەمی تێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیشارەتی ئەکرد بە دەستی بۆ لای دەمی، هەتا وەکو لیژانی دەمی عارەق تێت. ئەلەو ڕۆژەدا خوای گەورە و میهرەبان دێت لەگەڵ مەلائیکەکانە، میزان دائەنات، پردی سیرات دائەنات، حەق و حساب دەستی پێ بکا لە ڕۆژی قیامەتە. ئەلەوێدا باش بزانن وەڵڵاهی هیچ سێبەرێک نییە. يومئذ يود الذين كفروا وعصوا الرسول لو تسوى بهم الأرض ولا يكتمون الله حديثا. أو كساني ككفر كان بخوا كقصي پیغمبر ردكن وصلى الله عليه وسلم بقصينا كان تمنى كان خوايا تبلي أوني يقومي أو تبلي أوني يكاني أو تاريها بي للزويدة بتمناوي ولو تسوى بهم الأرض ولا يكتمون الله حديثا. هەرچی تاوانە كانت هي ناتواني كتمي بكي هموي ألي بلي براكانم گەرەک مەشتێکتان پێ بڵێم لەو ڕۆژەدا چی ئیستیفادەی بۆمان هەیە. بەڵام پێشەوەی بچمە باس مەسەلەکە هەر دەربارەی ئەم ئایەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئەتانی آت من عند ربي فخيرني بين أن يدخل من أمتي بين أن يدخل نصف أمتي الجنة وبين الشفاعة فاخترت الشفاعة. من مخير كريام للا ينخواي قورو مهربانوا خدا بيمي وتأي محمد صلى الله عليه وسلم قرقتني وي أمتك بحسابك بهشتوا وقرقت شفاعتي عن بوبكي فرموم خوايا شفاعتك هلا بجيرم واديارني وي أمتك زياتر بر شفاعتي أكويت. بەڵام بۆ ئەو کەسانەی کە شەریک بۆ خوا قەرار نادەن ئاگامان لەوە بێت کە جوابدانەوەی ئێمە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێ لە سەحابە پرسیارەکە ئەی پێغەمبەری خوا، ئەی پێغەمبەری خوا من زۆر حەزەکەم بەر شەفاعەتت بکەوم. ئەوش فەرمووی من شەفاعەتت بۆ ئەکەم بە ئیزنی خوا. فەرمووی كافي شفاعتت بواكم للاي بردي صراط للاي بردي صراط من أبيني وتمي پیغمبري خوا أقل للاي بردي صراط توم نبيني. فرموي للاي ميزان للاي كشانة وتيوانا من أبينيت
وتماگە ئەگەر لە لای میزان و کێشانە و پێوانە تۆم نەبینی فەرمووی لە دیار حەوزەکەم من ئەبینی ووالله فإني لا أخطئ هذه الثلاث المواطن بخدای ئەو سێ شوێنە جێنایەنم هەر هاوارەکەم ئومەتی هەر هۆڵی ئومەتەکەی تا لە قیامەت ئێمەش ئەو سێ شوێنە زۆر زەحمەتە لامان خدای گەورە و میهرەبان بمان کاتە بەر شەفاعەتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڵام لەو ڕۆژە کە سێبەر نییە بەڵام لەو ڕۆژە کە خەڵکی هەمووی چووەتە یەکە کە لە ساحەی مەحشەردا ئەوەستن ئەگەر کەسێک لە بەردەم دایەرەیەک بوەستێ سرە بگرێت یا لە بەردەم مەعمەلێکا بوەستێ سرە بگرێت دنیا گەرم بێت کەسێک بن باڵت بگرێ و بڵێ مامە جان ئاوەرە تۆ سەعاتێکی تر سرت دێت فایلەکەت لەبان سرت لادە و وەرە بۆ ئەم غورفەیە لەبەر ئەو تەبریتە بۆ خۆت دانشە چەند خۆشە بۆ خۆت لەوێ دانشی و کاتێ سرت تێ و بانگت کەم دەی لە قیامەت شتێک هەیە وەڵڵاهی ئاوا تێ بەبان سەرمانە بۆ چۆ بڕۆین لەگەڵمانە ئەوش سەدەقەکردنە بۆ سەر فەقیر و مسکین ئەوش سەدەقەکردنە بەسەر ئەو مناڵە هەتیوانە کە کەس نییە نازیان بکێشێت ئەوش سەدەقەکردنە بەسەر ئەو بێوەژنانەی کە کەسیان نییە ئەوش سەدەقەکردنە بۆ ئەو کەسانەی کە قەرزارن ناتوانن قەرزارەکەیان بدەنەوە واللهی ئەبێت بە سێبەرێک و لە قیامەت بەرۆکمان بەرنادا بەڵێ براکانم ئەلەو کاتانەدا کە پیاوێک عەلی کوڕی حەسەنی ئیمامی عەلی ئەفەرمێت گوێم لە ئیبن الموبارەک بوو پیاوێک هات پرسیاری لێ کرد پێیم وت یا ئەبا عەبدڕەحمان زانیەکەم دەرکردووە لە زرانیم 7 ساڵە چڵک و جەراحەت ئەڕوا لەو زامەم زۆر تەداویم کرد زۆر دکتۆرم کرد فەلەم ئەنتەفیع به استفادەیم لێ نەکرد ئەفەرمێت ئیبن الموبارەک پێی وت بچۆ بۆ شوێنێک ئاوی تۆزێک کەم بێت ئەلەو شوێنە بیرێک لێ بدا بەشکم ئاو بێتە بان داوا ئەکەم لە خوددا بەهۆی ئەو ئاوەوە کە شفات بۆ بنێرێت چونکە گوێم لێ بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی داو مەرضاکم بالصەدەقە تەداوی نەخۆشەکانتان بکەن بە سەدەقەکردن ئەفەرمێت بیرێکم لێدا ئاو هاتە بان بە ئیزنی خوا عەیبم نەما داو مەرضاکم بالصەدەقە نەخۆشەکانتان تەداوی بکەن بە سەدەقەکردن بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە صحیحی تەرغیب و تەرهیبدا هاتووە بە ژمارە 872 ئەفەرمێت كل امرئ في ظل صدقته يوم القيامة چ کاتێک هەتا چ کاتێک كل امرئ في ظل صدقته يوم القيامة حتى يقضى بين الناس هەموو ئینسانێک هەموو ئیماندارێک لەژێر سێبەری سەدەقەکەی تایە لەو ڕۆژەی کە وا هیچ سێبەرێک نییە هەتا وەکو خەڵکی حەشرەکرێت هەتا وەکو خەڵکی مەحاسەبە ئەکرێت تۆ لەژێر ئەو سێبەرەی دەی هەوڵدەن لە پێش خۆتانەوە بینێرن ئەو سەدەقەیە با بێتە پەڵە هەورێک و لەبان سەرتدا ڕاوەستێت حتى يقضى بين الناس ولا روايتك تردى هر عينا فرمدا أفرميت پیغمبر صلى الله عليه وسلم إن الصدقة لتطفئ عن أهلها حر القبور صدقة كردن گرمایی ناو قبر لسر أو كسنايلت لناو قبركيا گرماییت لسر لا أدا صدقة كردن وأوحوت كسش كبيغمبر صلى الله عليه وسلم أفرميت 7 يظلهم الله في ظل عرشه يوم لا ظل إلا ظله لناويان دا باسيك أفرميت ورجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه وأوكى ولجير
سێبەری عەرشی خوا تا لە قیامەت کە سەدەقەیەک ئەکا بە دەستی ڕاستی نایە لێ دەستی چەپەی پێی بزانێت. ئەمە بۆ ئەوەیە یعنی زۆر بە کپی زۆر بە نهێنی سەدەقە بکەی. سەدەقەی تەتەووع خێری زیاترە، بەڵام زەکات وەکو فەرزە، وەکو سەدەقەی فەرز قەیناکە بە ئاشکراش بیدەی بۆ ئەوەی خەڵکی چاوی پێت بکەوێ. بەڵێ براکانم، یەکەم بۆتە بێتە سێبەر سەدەقەکەت لە ڕۆژی قیامەتە، دووهەم گەرمایی ناو قەبرت لێلا ئەدا، سێهەم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئەو کەسە با دڵنیا بێت کاتێ سەدەقە ئەکات لە لای خوای گەورە و میهرەبان بۆی هەڵەگرێت، گوم نابێت، خدا بۆی پەروەردە ئەکات. هەرچی مەخلوقاتەیە لەسەر ئەرزدا چەندێ خێر و چاکە بکەن خدا هەمووی وەردەگرێ بە دەستی ڕاستی و پەروەردەیەکات. سبحانه وتعالى عما يقولون علوا كبيرا. ئەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم بەژمارە 856 لە صحیحی تەرغیب و تەرهیبدا ئەفەرمێت من تصدق بعدل تمرة من كسب طيب ولا يقبل الله إلا الطيب فإن الله يقبلها بيمينه فيربيها كما يربي أحدكم فلوة حتى تكون مثل الجبل. ئەفەرمێت هەر کەسێ سەدەقەیە بکا بە گۆرەی دەنکە خورمایەکش بێت، سەدەقەکەی ئەمەنە کەمش بێت ئەگەر بە گۆرەی دەنکە خورمایەکش بێت. ئەفەرمێت خوای گەورە و میهرەبان بە دەستی ڕاستی وەری ئەگرێت، وەکو عەبدوڵای کوڕی مەسعود ئەفەرمێت ئەو کەسەی کە بەتەمایە سەدەقە بکات پێشەوەی سەدەقەکە بکاتە دەست فەقیرەکە خوای گەورە و میهرەبان ئەلەوێ وەری ئەگرێت. خوای گەورە و میهرەبان بە دەستی ڕاستی وەری ئەگرێ و پەروەردەیەکات، وەکو چۆن یەکێ لە ئێوە نۆمایەک پەروەردە ئەکات یا بەچکە حوشترێک کاتێ لە شیرەکەی دایکی ئەکەیتەوە چۆن مەقەیەتی ئەکەی ئاوها خوای گەورە و میهرەبان مەقەیەتی ئەکا ئەو سەدەقەیەت و پەروەردەی ئەکا هەتا وەکو ئەوەنەی شاخێ زۆر گەورەی لێ ئەکا. جا ئەوەنەی شاخێک ئەجر لە قیامەت ئەیدا پێت یا ئەوەنەی شاخێک قورسایی ئەجر و پاداش لەبان کێشانەی میزان، لەبان میزانی حەسەناتت. بعدل تمرة بە گۆرەی خورمایەکش بێ سەدەقەکەت. ئەوە بزانن لە لای خوای پەروەردگار پەروەردە ئەدێ و زیاد ئەکا. ما عندكم ينفد وما عند الله باق. والله ئەوەی لە لای ئێمەیە ئەڕات نامێنێت، بەڵام ئەوەی لە لای خودایە ئەمێنێت. ألم يعلموا أن الله هو يقبل التوبة عن عباده ويأخذ الصدقات وأن الله هو التواب الرحيم. آية نازانن خوای گەورە و میهرەبان خۆی تەوبەی عەبدەکەی قبول ئەکا. خوا با تەوبەکەمان نەسوح بێ بۆ خوا، با لە دوای ڕەمەزانش مزگەوتەکان ئاوا قەڵەباڵغ بن. ئەگەر ئێمە لە ڕەمەزاندا شەو نوێژ ئەکەین با لە دوای ڕەمەزانش شەو نوێژ بکەین. ئەگەر ئێمە لە مانگی ڕەمەزاندا بە ڕۆژوە بین با لە دوای مانگی ڕەمەزانشدا بە گۆرەی توانە بە ڕۆژوو بین. واللهی خوای ڕەمەزان خوای مانگەکانی تریشە. بەڵێ براکانم خوای گەورە و میهرەبان خۆی سەدەقە وەرەگرێت. يمحق الله الربا ويربي الصدقات. خوای گەورە و میهرەبان ئەوەی ڕیبایە لە ناوی ئەبات ئەگەر زۆرش بێت، بەڵام سەدەقاتەکانتان پەروەردە ئەکات. و یەکێتر لەو ئەجر و پاداشتانەی سەدەقا ئەوەیە ماڵەکەت لە جیاتی ئەوەی کەم بکا سەدەقە ئەدەی، یەقینتان هەبێ ماڵەکەتان زیاد ئەکات. وەکو پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم لە صحیح الجامعە بە 3025 ئەفەرمێت ثلاث أقسم عليهن. سێشت هەیە من سوێنی لەسەر ئەخۆم.
پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێن لەسەر شتێ ناخوا ئەگەر تەئکید نەبێت ئەفەرمێت ما نەقەسە مال عەبد من صەدەقە قەسەم بەخوا ماڵی عەبدێ کەم ناکا بە سەدەقە وە لە ڕیوایەتێکی تردا ئەفەرمێت ما نقص مال قط من صدقة فتصدقوا قد ماڵی کەسێ کەم ناکا بە سەدەقەکردن دەی سەدەقە بکەن ولا فرموديكي تردا أفرميت پیغمبر صلى الله عليه وسلم ما من يوم يصبح فيه العباد إلا ملكان ينزلان يقول أحدهما اللهم أعط منفقا خلفا ويقول الآخر اللهم أعط ممسكا تلفا هيت روجك نادية ولا بندكاني خوا إلا دو ملائكة هندا أبزن همو بيانيك يكي كان دعاي خير بوكا ألا يا ربي خوايا أوي خير تاكاك اعطي منفقا خلفا خوايا أوي خيرك جيجي بو بكيتوا وأوي كيتريان دعات ليك إنساني الرزيل إنساني كواقد صدقناكي فيت ألي اللهم أعط ممسكا تلفا خوايا أوي كوا ممسكا كقد خير تاكناك تلفا يا خوي لنا وبدي يا مالكي لنا وبدي يا ربي ئاوها مەلایکەکانی خوا یا دوعای خێرمان بۆ ئەکەن یا ئەوە تا دوعای شەڕمان بۆ ئەکەن داواکەم لە خوای گەورە و میهرەبان کە ئەو مەلایکانە بە ئیزنی خۆی دوعای خێرمان بۆ بکەن خوای گەورە و میهرەبان وامان لێ بکات زیاتر دڵمان دەوڵەمەند بکات زیاتر دەست و دەممان دەوڵەمەند بکات آمين يا رب العالمين أقول ما سمعتم وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه هو الغفور الرحيم الحمد لله رب العالمين له الحمد الحسن والثناء الجميل يقول الحق وهو يهدي السبيل وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله عليه وعلى آله وصحبه أجمعين أما بعد أتينا سرباسيك لباسي صدقة باب زانين أمدو بسلمانة شون صدقيان كردوا شون خدا بركتي تي كردوا ووالله هر کسی لئیما صدقه بکا بنیتێکی پاک و ئیخلاسەوە و بۆ خوا بێت والله خدا ئاوا بەرەکەتی تێ ئەکات و بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەم پیاوانەمان بۆ ئەکات باسی ئەم نمونانەمان بۆ ئەکات هادەی ئینسانی ئیماندار ئێوەش وا بن یەکێ لەو فەرمودانەی کە لە صحیحی مسلمدا هاتووە بە ژمارە 1022 ئەفەرمێت قال رجل وفي رواية من بني إسرائيل قال رجل لأتصدقن الليلة بصدقة فخرج بصدقته فوضعها في يد زانية لعادتي بنو إسرائيل وهابوا ككسي خير وشاكي بكردايا أديت تايبت بقرايتايا إلا بتكردايا دس بياويكي فقير وكو خوما نية بيكي دس إنسانيكي مسكين يا أقر بياويكش هيدي هر بيديتي هر أجرو باداشتا إلا أبي بداي فقيريكي محظة بقرانايا كابرا فرموي لا أتصدقن الليلة أو لام ولام قسمت سند علماء فرمن والله أمشو أبي من صدقية بكم بو خدا صدقكي خوي هل قردو بشو درسو أفرميت صدقكي قيام دس آفرتك بلام آفرتك داوين بيز بو خريكي زنا كردن بو بلام أم پیاوە نەیزانی ئەم ئافرەتە زیناکارە
أفرميت فأصبحوا يتحدثون تصدق الليلة على يد زانية كاتي دنيا روجو بو وتيان باشا تو صدقت كردوا أو آفرة وابلاوي كردوا تو أمشو صدقت كردوا أو آفرة خريق زنا كردنا كابراش لولام داوتي اللهم لك الحمد على زانية خوايا حمد بوتو لسر أوي أم خيرم داوتا أو آفرة الزنا كارا لك الحمد يعني تسميل بوم بقضاء وقدري تو خوايا أما قضاء وقدري تويا من بنيتي باكا ودرسم صدقة بكم بلام قضاء وقدري تو تسميلت أبم أمر بولاي تو أقرين موا حمد بوتو خوايا لسر أو زنا كارا وبيغمبر صلى الله عليه وسلم أقر شتيكي ببينايا نتوايا ضليوا تعجبي بوايا أي فرمو اللهم لك الحمد على كل حال تسميلي خدا أبو بلام كابرا ضلي آوي نخواردو بو صدقيا سيني خواردو ولا أتصدقن بصدقة فخرج بصدقته شو أمش استحبابي أوي إنسان دائما صدقة دوباره بكاتو سيباره بكاتو كابرا سيني خواردوتي أمشوا بي صدقية تربكم أوا رنگه هیچ بێت خوا لێمی قبول نەکات چونکە ئافرەتەکە داوای پیسە سەدەقەکەی دەرکرد شەو دەرچوو تووشی کەوتە کابرایەکی دەوڵەمەنەوە پارەکەی داوە کابرای دەوڵەمەنش لێی وەرگرت نەیزانی دەوڵەمەن فأصبحوا يتحدثون تصدق الليل على غني قال اللهم لك الحمد على غني والله لأتصدقن الليلة أمشو أبي صدقية بكم تن حريص بو أفرميت كاتي خرج بصدقته فوضعها في يد سارق كاتي صدقة كي كرت توشي بياوكي دزكوت فأصبحوا يتحدثون قالوا تصدق على رجل سارق قال اللهم لك الحمد على زانية ولك الحمد على غني ولك الحمد على سارق فأوتي فقيل له شو خوت لخويا خوي بيني بياوك هاد بولاي بياوك جوان بيوت أما صدقتك فقد قبلت أو صدقاني واكردت بو آفرة داوين بيسو بو بياو دولة منو بو إنسان الدزاء بالتأكيد صدقتك قبول بو بوشي فيه بركة التسليم والرضا ما دام أول جاء تسبيل بو بخوا بقضاء وقدر خوا راضي بو خدا أو بياوي نار دخوي كيوت أما صدقتك فقد قبلت أو صدقتك قبول بو للا إخوا أما الزانية فلعلها تستعف بها عن زناها ولعل الغني يعتبر فينفق مما أعطاه الله ولعل السارق يستعف بها عن سرقته أو لعل يبو تأكيد أو آفرة الزنا كارا أو تاوأ ونفاري داتي أغلبي نارن هموي أغلبي أو كساني كخريجي داوين بيسين أغلبي أو كساني كخريجي دزين زۆربەی ئەغڵەبی محتاجی وای لێ ئەکا بەڵام ئەو ئافرەتە ئەوەنە پارەی وەرگرت وتی وەڵڵاهی ئێتر ئەبێ داوێن پیسی نەکەم و تەوبە بۆ لای خوا کابرای دەوڵەمەنش کاتێ سەدەقەکەی داپێی وتی توخوا من بەم هەموو پارەیەوە ئەوەنە ڕەزیلم سەدەقە ناکەم ئاهت بێ لەمەودا هەر خەریکی سەدەقەکردن بم وە کابرای دزش وازی هاور لە دزیەکەی و ئێتر محتاجی نەما ئەمجا کەسێ لە ئێمە سەدەقە بکات ئەوە ئەجر و پاداشتی سەدەقەی سڕە کە کەس پێی نەزانێت إن تبدوا الصدقات فنعما هي وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم أجر صدقة أشكرا بكن شتيكي نعمته وشاكا وأجر بكبي بدين فقير وفقراء أو خير ترى وفرموديكي تري لصحيح مسلم دا بدو 1984 پیغمبر فرمی صلى الله عليه وسلم
با سەیری ئەم پیاوە بکەین و دەرز و عیبرەتی لێ وەربگرین. ئەفەرمێت بەینەما رەجل بفەلات من الأرض فسمع صوتا في سحابة فتنحى ذلك السحاب فأفرغ ماءه في حرة فإذا شرجة من تلك الشراج قد استوعبت ذلك الماء كله فتتبع الماء فإذا رجل يحول الماء بمسحاته قال فقلت يا عبد الله ما اسمك؟ قال اسمي فلان باسمه الذي سمع في سحابة. فقال له لم سألتني عن اسمي؟ فقال والله إني سمعت صوتا في السحاب الذي هذا ماؤه فما تصنع فيها؟ قال فإني أنظر إلى ما يخرج منها فأتصدق بثلثه وآكل أنا وعيالي ثلثا وأرد ثلثه إلى الأرض. پیاوێک لە شوێنێکی سەحرادا بفەلات من الأرض لە شوێنێکی سەحرادا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەڵێ گوێی لە دەنگ هەورێک بوو هەورێک هات کەسێک وا لە هەورەکە ئەخوڕێت پێ ئەڵێ ئەی هەورەکە بڕۆ بۆ زەرعاتەکەی فڵانە کەس ئاوی بدە کە ئەو کەسە کێیە؟ علماء فرمون يعني ملائكيك بو هورا أمركات أي هوركا بروبو لاي أرزي فلانا كس ألوي آوكت بطالكا ألي منش كوت مدواي هوركا هتاوكو قيمان الشونيك هموي برد بو تلك الشراج هموي برد الرجبو هوركا كراوو هتي آوهي ليو بطالبو لەناو بەردەکانەوە گۆلێک هەبوو ئاوەکە بەو گۆلەدا ڕۆی کەوتمە دوای سەیرەکەم پیاوێک بێڵێکی پێیە و ئاوی زەرعاتەکەی ئەگوازێتەوە. منش ئەوەم بینی زۆر تەعەجوبم هات پێی وت ئەی فڵانە کەس تۆ ناوت چییە؟ وتم ناوم فڵانە کەسە بەو ناوەی کە لە هەورەکە گوێی لێ بوو. وتی بۆچی پرسیاری ناومەکەی؟ وتی وەڵڵاهی ئێستاکە گوێم لە دەنگ ئەو هەورە بوو پێیان ئەوت بڕۆ زەرعاتەکەی فڵانە کەس ئاو بدە چی ئەکەی تو؟ وتی مادام ئەمەت لێم بینیە وەڵڵاهی کاتێک بەرووبوومەکەی تێتە دی و درەوێکم ئەیکەم بە سێ کوتەوە کوتێکی ئەکەم بە سەدەقە بەسەر فەقیر و مەساکیندا و کوتێکی بۆ خۆم و ماڵ و منداڵم هەڵەگرم و ئەیخۆین و کوتێکی ئەگەڕێنمەوە بۆ زەویەکە ئەیکەم بە تۆ. ئەوە تعجبي أو كابرايا ألويا فما تصنع فيها حتى تستحق هذه الكرامة شون أم كرامتي تشكوت كخداي قورو مهربان دوستكاني خوي آوا كرامتي تيا بخشيت بويا درز عبرت لم وتاري إمدا كصدقة كردن أبي بس يبربومان كصدقي سر تطفئ غضب الرب أجا كردويك بكي خدا ليت الربيت صدقي كبي بكا خدا تربونكي خود لي لا أبا وأو كسي كالصدقاك بالتأكيد لا أقري جهنم باريز راوا ما منكم من أحد إلا سيكلمه الله هيش كسي لإيمانية إلا لقى الخداي قورو مهربان قصاكين ليس بينه وبينه ترجمان نية لبين إيما وخدادا فينظر أيمن منه فلا يرى إلا ما قدم وينظر أشأم منه فلا يرى إلا ما قدم وينظر أمام بين يديه فلا يرى إلا النار فاتقوا النار ولو بشق تمرة خوتان لآقر بباريزن أقر بكت خرمايك بيت وبيغمبر صلى الله عليه وسلم أقر صدقي بداية بيكيك أو فقيرة چەند دڵخۆشە بوو خۆی دوو ئەوەنە دڵخۆشە بوو و سەحابە خێری بدایە بە یەکێک ئەوەڵجا ئەیگرد و ئەیگوشیە خۆیەوە ئەیوت یاخوا بە خێر دێی
تو ئەو کەسەی کەوا من ڕزگارەکەی لە ئاگر، تو ئەو کەسەی کە ئەبی بۆم بە سێبەر سەدەقەی ئەدا پێی. ولا صحيح ترغيب وترهيب دا پیغمبر صلى الله عليه وسلم حيوانك سر برن حيوانك هموي أبخشيننوا. عائشة فرمي أي پیغمبر إخوان نما وإلا كتفيكي نبيت إلا دسي حيوانك نبيت هموي من بخشانه ويكي نما. فرمي يا عائشة بخداي بس أو دسي نما وأو كان تري هموي ماوا والله أو كان ترهر هموي ماوا بلام أو دسي نما ويستأخرت داواكم لخواي قولوا مهربان بناوە جوانەکانی و بە صفاتە بەرزەکانی کە ڕۆژ و مانگی ڕەمەضانمان لێ قبول بکە، کە شەو نوێژەکانمان لێ قبول بکە. خوای گەورە و میهرەبان ئەوەی منداڵی نییە و منداڵی بدەیتێ، خوایە ئەوەی مشکلەیەکی هەیە خوایە بۆی ئاسان بکەی، خوایە ئەوەی قەرزارە و قەرزاریەکەی بدەیتەوە. یا ڕەبی خودایە خۆشی بهێنی بەبان هەتیوانە و بێوەژنانە و فەقیرانە. یا ڕەبی خودایە برشفاعتي پیغمبر من بخي صلى الله عليه وسلم لروجي قيامت دا. يا ربي خدايا شفاي نخوشكان من بدي، يا ربي خدايا شفاي نخوشكان من بدي. خوايا الرحم لمردوكان من بكي، خدايا الرحم لإيمش بكي كاتي أشين لايان. يا ربي خدايا الرحم لدى صلاة داركان من بكي، خوايا الرحم لمسؤولكان من بكي. خوايا ترسي خود بخي تدليانوا ئیش بە کتابەکەی تۆ بکەین. یا ڕەبی خودایە هاوڕێی باشیان پێ ببەخشی، یا ڕەبی خودایە موفقیان بکەی لەسەر هەموو کارێکی خەیر. یا رب العالمين إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي